تیمەکەی کێنن لە خانەقین ئازادکران دوای ئەوەی لە دوێنێەوە لەلایەن هێزێکی هاوبەشی حەشدی شعبی و پۆلیسی فدراڵیەوە دەستگیر کرابوون. عەبدوڕەحمان بوبەکر پێشکەشکاری بەرنامەی جێبەجێ بەکێننی ڕگان پاشنیوەڕۆی ئەمڕۆ لە خانەقین ئازادکران پاژەوەی لە دوێنێەوە لەلای پۆلیسی ئەو قەزا دەست بەسەر کراون و تیشی تا ئێستاش کەرەستە ڕۆژنامەوانەکانیان و ئۆتۆمبیلی تیمەکەی کێنن دەستی بەسەردای گیراوە. لە بەیانی دوێنێەوە بۆ تۆمارکردنی بەرنامەی جێبەجێ تیمەکەی کێنن چوبوونە قەزای خانەقین بەڵام لەلایەن هێزێکی هاوبەشی حەشدی شعبی پۆلیسی فدراڵیەوە دەستگیر کران دواتریش ڕادستی پۆلیسی شارەکە کران. عەبدوڕەحمان بوبەکر ئامادەکاری بەرنامەکە تاکیدی لەوە کردوەوە کە بە ئاگاداری پۆلیسی ناوچەکە چونەتە ئەو شوێنە بۆ تۆمارکردنی بەرنامەکە بەڵام حەشدی شعبی گویان بەوە نەداوە و دەستگیریان کردوون.